تا ئێستا هەرێمی کوردستان نەبۆتە خاوەن دەستوری خۆی. ئەگەرچی لایەنە سیاسەکانی کوردستان هەمووان لەسەر ئەوە کۆکن کە دەبێت بە زووترین کات هەرێم دەستور بنووسێتەوە و پەسند بکرێت و دواترش بخرێتە ڕاپرسیەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانش لە فراکسیۆنی یەکێتی دەڵێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە خولەکانی پێشوودا تاکە حزب بوو کە پرۆژەی هەبوو بۆ دەستور. لەم خولەشدا پرۆژەی تایبەتی دەبێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە خولەکانی ڕابردوو تاکە حزب بووە کە پرۆژەی هەبووە بۆ دەستور کە بە دوایە لێژنێکی 21 کەسی پێکات، بەڵام بەهۆی زروف و زەمن ئەم پرۆژەیە بە ئەنجام نەگەیشت. بەڵام لەم خولێشە یەکێتی بەدڵنیاییەوە پرۆژەی هەیە هەوڵ دەدات کە دەستورێک بۆ هەرێمی کوردستان هەبێت ببێتە مەرجع بۆ یاساکانمان و نەگەڕێنەوە بۆ یاساکانی عێراق. هەرسەبارەت بە نووسینەوەی دەستور لە هەرێمی کوردستاندا حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان لەگەڵ ئەوەن ئەوەلیاتی کارەکانی ئەم خولەی پەرلەمان نووسینەوەی دەستور بێت، بەڵام ئەوەش پێویستی بە ڕێکەوتنی لایەنەکان هەیە بۆ ئەوەی گرفت و گرێکانی بەردەم نووسینەوەی دەستور نەمێنێت. پێمان وایە کە نووسینەوەی دەستور هەموو ئەو گرفت و گرێچێرە سیاسیانە چارەسەر دەکات کە لە ڕابردوودا هاتوتە پێشگەلەکەمان و هاتوتە نێوان لایەنە سیاسیەکان لە کوردستاندا. بۆیە دەستور ئەولەویەتی ئێمە و زۆرێک لە فراکسیۆنەکانی ترە لە ناو پەرلەمانی کوردستان ومێد دەکەین هەمومان بەیەکەوە بە کۆدەنجی بگەین بەوەی کە ئەم پەرلەمانە ببێتە خاوەنی ئەو دەستکەوتە کە دەستورێک بۆ هەرێمی کوردستان بنووسێتەوە. ئێمە سوورین لەسەر ئەوەی کە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان هەرێمی کوردستان بە زووترین کات ببێتە خاوەنی دەستورێکی دادپەروەری بەهێز کە بتوانێت ببێتە چوارچێوەیەکی ڕێخستنی ژیانی سیاسی و هەموو کایەکانی تر لە هەرێمی کوردستانە بە چوارچێوەیەکی یاسایی محکەم. بێگومان دەستور شتێک نییە پەلەی تیا بکرێت، چونکە دەستور وەسیقەیەک نییە کە بڵێ هەموو ڕۆژێک تۆ ئەتوانی تعدیلاتی تیا بکەی، لەبەرەوە لایەنەکان دەرفەتێکیان داوە بە یەکتر بۆ ئەوەی کە لە ماوەکانی داهاتووە دوای دروستبوونی متمانەیەکی باشتر، دوای دروستبوونی لێکتێگەشتنێکی باشتر دەستوری هەرێمی کوردستان بنووسنەوە. لە خولی یەکەم و دووەمی پەرلەمانی کوردستاندا لە ڕێگای لیژنەیەکی باڵاوە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان ئامادەکرا. لە خولی دووەمی پەرلەمانی کوردستانیشدا پەسەند کرا و ئامادەکرا بۆ ئەوەی بخرێتە ڕاپرسیەوە و نزیکەی 1 ملیۆن دانەشی لێچاپ کرا تا لە ڕێگای فۆرمی خۆراکەوە دابەش بکرێت بەسەر هاوڵاتیاندا و دواتر دەنگی لەسەر بدرێت. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.